بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر مامەڵەی دەسەڵاتدارانی هەرێم دەکەین لەگەڵ خۆپیشاندان و ناڕەزایەتی و خەباتی مەدەنی لە ماوەی 10 ساڵی ڕابردە چەندین خۆپیشاندان و ناڕەزایەتی و بایکۆت بەڕێوە چووندژی دەسەڵاتدارانی هەرێم بەڵام بە هێزی ئەمنی سەرکوت کراون یاخود وەڵامی داواکاریەکانیان نەدراوەتەوە. ئێمە قسەرەوە دەکەین بۆچی لە هەرێمی کوردستان وەڵامی خەباتی مەدەنی مامۆستا و فەرمانبەرانی ناڕازی نادرێتەوە و ئەو دەسەڵاتانەی کە گوێ لە خەباتی مەدەنی ناگرن سەرنجامەکان چۆنە وەچ کاتێک خۆپیشاندان و ناڕەزایەتی مەدەنی دەتوانێت ببێتە سەرتاسەری و شوێنی خۆی بگرێت و ئێستاش ئەگەر ئەوەی کە لە هەربەت ڕوویداگەر کۆتایی پێهاتوو ئایا بە شێوازێکی دیکە ناڕەزایەتیەکان سەرەڵاتەوە ئەم پرسانە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر ئەحمەد ئەمین ئەندامی مامۆستای زانکۆ ئەندامی ئەنجومەنی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی و دکتۆر بێسوور حەمە ساڵح ئەندامی سەکردایەتی کۆمەڵی دادگەری و مامۆستا عومەر عەلی چاودێری سیاسی قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەن زۆر بەخێر بێت. مامۆستا عومەرێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێزت بۆ ئەو ناڕەزایەتی و خۆپیشاندانێکی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هەرێمی کوردستانی گرتوێتەوە و هیچ لێکەوتە و کاریگەریەکیە بووە جاچە بە خۆپیشاندان بێ بە مانگرتن بێ بە ناڕەزایەتی بێت بە بایکۆت بێت کاریگەری هەبووە؟ سەرەتا سوپاسی بەڕێستانەکەین و هەروە بە خێراتنی ئێمانە بەڕێزەکانی ژەکەین. ئەگەر سەرنج بدەین لە ساڵانی ڕابردووە بە شێوازی جۆرە جۆر خەباتی مەدەنی لە کوردستاندا هەبووە، بەڵام ئەوەی ئێمە ئەیبینین خەباتی مەدەنی پێویستی بوونی بە کۆمەڵگەی مەدەنی هەیە، پێویستی بە ڕێکخراوی مەدەنی سربەخۆبوون هەیە و جۆرێک لە جۆرەکان لە نێوانی ئۆپۆزیسیۆنی سیاسی و کۆمەڵگەی مەدەنی ئەبێ جۆرێک لە هەماهەنگی و لە یەکتر تێگەیشتن هەبێت، چونکە خۆی لە ڕاستیە ئۆپۆزیسیۆنیش و کۆمەڵگەی مەدەنیش هەمویان بەیەکەوە لەوانە ئۆپۆزیسیۆنی سیاسی ئەمانە بەشێکن لە بنەماکانی دیموکراسی و بەشێکن لە ئەو بەندانەی کە لە دەستورە هەیە لە دەستوری وڵاتە دیموکراسیەکانە هەیە کە بەشێکن لە پێکاتری سیستمی سیاسی واتە شتێکی نامۆ نین بە سیستمە سیاسیەکە. لەبەر ئەوە لە وڵاتە پێشکەوتوەکان و وڵاتە دیموکراسیەکانە بە جۆرێک سەیری کۆمەڵگەی مەدەنی ئەکرێ و بە جۆرێک سەیری ئۆپۆزیسیۆنی سیاسی ئەکرێ کە ئەمانە خزمەت بە گەشەپێدانی سیاسی گەشەپێدانی کۆمەڵایەتی و بەرەو پێشچوونی کۆمەلگاکە بە شێوەی گشتی ئەکرێ. لەبەرەوە هەر خۆیان ئەوان ئەمەیان بۆ ئەوە داناوە واتە بۆی پردێکی پەیوەندی بێت لە نێوان خەڵک و لە نێوانی دەوڵەتە. باش. بەڵام ئەگەر سەیری هەرێمی کوردستان بکەین ئێمە ئەوە باسمان لە سیستمی دیموکراسی و سیستمی سیاسی مەدەنی کرد. لە هەرێمی کوردستان سیر بکەین لەبەر ئەوەی سیستمەکە لەسەر بنەمایەکی دیموکراسی بنیادنراوە و لەبەر ئەوەی دەسەڵاتەکان لە یەکتری جیا نەکراونەوە کەواتە سونیش بە یاسایی ڕێک نەخراوە. بەڵێ یعنی ئێمە سیرەکەین چ کۆمەڵگەی مەدەنی چ ئۆپۆزیسیۆنی سیاسی پارتە حکومڕانەکان ئێوێ ئەمانە قووت بدە یانە ئەمانە بخاتە ژێر هەژمونی خۆیەوە. لەبەرەوە یەکێک لە فەیلسوفە ئەڵمانیەکان ئەڵێ لەبەرەوە سیستمی چەپەکان سیستمی مارکسیزم بە شێوەیەکی گشتی لە حکوما کە ئەگاتە دەسەڵات ئێوێ هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەموو حیزبە سیاسیەکان بە هەمان عەقڵیەتی ئەو بیر بکەنەوە و بەشێک بن لە سەپاندنی هەژمونی دەسەڵات بەسەر کۆمەڵگایە. لەبەرەوە ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان هەموو ڕێکخراوی پیشەیی بێ سندیکا بێ هەمویان بە حیزبی کردووە بە ئاراستی خۆیان لێرە دەسەڵاتداران. یعنی ئێمە گرفتەکەمان لە نەبوونی کۆمەڵگەی مەدەنیایە. مەدەنی لە چی پێک دێت؟ ئێمە لە ڕێکخراوەکانی لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ڕێکخراوە پیشەییەکان لە سندیکاکان و بە شێوەیەک لە ئۆپۆزیسیۆنی سیاسی و پارتە سیاسیەکانیش بە شێوەیەکی گشتی ئەمە پێکاتی کۆمەڵگەی مەدەنین. بەڵام لە هەرێمی کوردستانە ئەم پارتە حکومڕانانە لە دوای ڕاپەڕینەوە کاتێک کە گەیشتونە حکوم هەوڵی ئەوەیان داوە هەموو ڕێکخراوەکان لەسێر هەژمونی خۆیان نابێ و میدیای ئازاد نەهێڵن، میدیای ئازاد بخەنە ژێر دەسەڵاتی خۆیانەوە و پارتە سیاسیەکانیش بە هەمان شێوە لێ بکەن. لەبەر ئەوە تا ڕادەیەکی سەرکەوتوو بوون لەمەیە، چونکە ئێستا لە هەرێمی کوردستانە نزیکەی 4000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی هەیە. ئەم ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیانەیە زۆرینەیان لەلایەنی
یەکێتی و پارتیەوە تەمویلەکرێن یعنی بوونە وەکو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و پیشەیی و سندیکایی ڕۆڵی خۆیان نبینن تو ئێستا ڕێکخراوی ئەندازیاران تێ ڕێکخراوی یاسان ئاسان تێ ڕێکخراوی قوتابیان تێ ڕێکخراوی مامۆستایانە تێ ڕێکخراوی پزیشکان و سندیکای نازانم چی و چیت هەیە باشە ئەم هەموو ناڕزایەتیە لە هەرێمی کوردستانە هەیە ئەو هەموو نائەدالەتی و ناشەفافیەتە هەیە ئەو هەموو گەندەڵیە هەیە وانە باشە ئەم ڕێکخراوانە لەکوێن کەواتە ئەم ڕێکخراوانە نوێنەرایەتی ئەو چین و توێژە پیشەیانە ناکەن کە بۆی دروست کراون یعنی تۆ ئێستا بۆ نمونە یەکێتی مامۆستایانت هەیە یەکێتی مامۆستایان نزیکەی 150,000 مامۆستا لەم هەرێمی کوردستانەیە هەیە باشە زۆرینەی ئەندامی ئەم یەکێتی مامۆستایانەیە ئەم یەکێتی مامۆستایانە تۆ ئەبینی مامۆستا خۆی ئێستا بایکۆتی کردووە داوای موچاکە ئەڕژێتە سەر جادە بۆ نمونە لە عربەت و ئەوانە ڕێ لە ڕۆشنی تەنکەری نەوتەکانەگرێ ئەم یەکێتی مامۆستایانە قسەیەکی نییە و بەدەنگ نایە مامۆستاکانی ئەگیرێ مامۆستاکانی زیندانیەکرێ کامێرەمانەکانە درێنە بەر شاق لیانە درێ مامۆستا ئەو پەڕی سوکاتی و ئیهانەی پێکرێ ئێم یەکێتی مامۆستایانەتە نایەتە سەردان بۆ چونکە پێکاتی سکرتاریەتێکە و پێکاتی سەرۆکاتیەکە پێکاتێکی حیزبیە لەبەرەوە تەعبیر لە زۆربەی چینی مامۆستایان ناکە هەروەها بەم شێوەیە ڕێکخراوەکانی تریش بە هەمان شێوەن لەلایەن دەسەڵاتەوە تەمویل وە بوونە بەشێک لە پیاکردنی وەزیفە و ڕۆڵی ئەوە بینن کە کار بۆ حیزبی دەسەڵات بکەن لەبەرەوە ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی گشتیەوە ئەگەر سەیری نەگە بکەین لێکترازان دروست بە زۆر جار ئەو ڕێکخراوانە ئەکەن بە گژیەکە بۆ دژمنایەتی یەکتر ویان عەفو ئەگەر ڕێکخراوێکی شەبێ یان بەشێک لەم چین و توێژارن دژی دەسەڵات بوەستنەوە ئەمان بە جۆرەها ڕێگا دێن دژایەتی ئەمانە سوپاس دەکەم دیمەوە خزمەت قسەی زیاتر لەسەر خۆپیشانە ناڕزایەتین کاکتۆر خێر سوپاسی ئەمە دەبوون دەکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر وەڵامی دەسەڵاتداران لە ماوەی ڕابردوو لەگەڵ ناڕزایەتەکانی مامۆستایان هەتا دووهەمینیان بڵێن لە نۆی ئەم مانگە لە دێگەڵە وێنەکانمان بینی 24 مانگە لە چەند ڕۆژی ڕابردوو لە عربەت ئەم وێنەکانمان بینی سەرنجی بەڕێز چیانی کاتێک لە بەرژەوەندەکانی پارتیوی کێتی دەدرێت بە هەمان شێوەکو یەک مامەڵ لەگەڵ ناڕزایەتی خەڵک دەکەن بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ جەنابەت سڵام بۆ دوومیوانی بەڕێز کاک دکتۆری مامۆستا عومەر دیارە کاک حەکیم ئەم دەسەڵاتدارانەی لە هەرێمی کوردستانن خۆیان بە شێوازێکی مەدەنی ناتوونێتە سەر ئەوەی کە ئێستا پێوترێ حکومڕانی لە هەرێمی کوردستان کاتێک کە ئەم بە مەدەنی ناتووە و هیچ قەنەعەتێکیشی بە و خەباتی مەدەنی و بەهێزی فشاری مەدەنی و ئەوانەی کە مامۆستا عومەر باسی کرد نیەتی بۆیە ئەبینین کاتێک هەر جەنابەت وتت بۆ نمونە لێرە لە زۆنی سەوس پشتگیری و پشتیوانی مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازیم بۆ ئەوی مان بگرن و هاوکاریانن بۆ ئەوەی بچنە هەولێر بەڵام بە هەموو ئاسانکاریەکیان بۆ ئەکەن چه ئاسانکاری میدیایی چه ئاسانکاری ئەمنی چه ئاسانکاری تەندروستی هەموو ئاسانکاریەک ئێمە زانیمان لە کاتی مانگرتنی سیانزە ڕۆڵەی ئازای ئەم وڵاتە کە توانیان خەباتێکی نوێ تاقیب بکەنەوە کە مانیان کرد لێرە دەسەڵات هەموو ئاسانکاریەکی بۆ کردنەوە هەموو هاوکاریەکیشی لە ڕووی ئەمنی و تەندروستی و ئیعلامی هەمانەوە کرد و کاتێکیش کە بڕیار درا بچێتە هەولێر خەڵک بچێتە هەولێر ئەم هاوکار بوو و هیچ ڕێگریەک نەبوو لەوەی کە پاسەکان لە گەرمیان لە هەڵەبجە لە ڕانیە لە سلێمانی لە چەمچەماڵ لە کۆیە لە هەموو شوێنێکەوە ڕویان کردە هەولێر و ڕۆشتن ئەوە بوو بینیمان کە لە نوێی شوباتی ڕوویدا لە دێگەڵە و دێگەڵە بووە شوێنێک کە ئیتر بووە دیوارێکی بەرلین لەوەی کە کوردێک بۆی نەبێ ئەو دیوارە تێپەڕێنەوە ئامادە بوو دەسەڵاتە لەوێ زۆر بەلایەوە ئاسایی بوو کە خوێنی هەموو و هەزاران کەسەی کە لەوێ بوو بڕێژێت لە پێناو ئەوەی کە قسەی ئەو سەر بگرێەوە ئەو خەڵکە نەگاتە هەولێر بۆیە ئەو پێی وایە ئیتر کە خەڵک گەیشتە هەولێر پێی وایە ئەو ئیتر دنیای لەدەستە چێوە هەموو شتێکیەیە بۆیە ترس لەو هێزە فشارە ترسە لەوەی کە ئەو ناخی خۆی بۆشە یعنی ناخێکی هەیە ئەم ناخە بۆشە لە پێناو بەهێز کۆی کردوێتەوە بەهێز دروستی کردووە کاتێک ئەو هێزەی کە ئەو هێزەی ئەشکێنرێ کەواتە ناخەکەی ئۆتۆماتیکی قابلۆخێکی ناخ بۆ شەمێنێتەوە کە هیچ ئیسفادەی نییە هەمان شتمان بینی لە عربەتیش سیر کە لە عربەت هەمانەرە و خەڵکەی کەمانی گر هەمانە و خەڵکەی ڕۆیشتا دێگەڵە هەمانە و خەڵکەی بایکۆتی هۆڵەکانی خوێندن و
فەرمانکەکانی کرد هەمانە و خەڵکی ناڕزایی دەربڕیوە هەمانە و خەڵکی یعنی هەمانەوانە ڕۆیشتنە عربەت یعنی زۆر نزیک لە سلێمانی هەر لە خێمەی مانگرتوەکان بۆ عربەت هەمووی 20 دقە 20 سعات ڕێگەوە یعنی بە سیارە ڕۆیشتن فەرقی هەیە بەڵام ئەوەی قبول نەکرد هات هەمان سیناریۆ هەمان یعنی زەبر و زەنجەوەی لە دێگەڵە ڕوویدا بە زیاتریش لە عربەت لەبەرەوەی کە لە بەرژەوەندی ئەمانە هەوسمەوەیە کە مامەڵی زەچ پارتی بێچیکێتی بێ کاتێک کە دەگاتە سەر بەرژەوەنەکانی و کوێکە لەگەڵ بە دڵنیای ئەمان یعنی پێوەتی کاک حەکێ ئەم بەرژەوەند ئەمان ئەم دوێ دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستان کە بە زەبر و زەنگ بوونەتەوەی کە دەسەڵاتیان هەیە نەک بە سندوقی دەنگدانوانەی کە باسەکرێ و سندوقەکانی دەنگدانوانە و سندوقە دەنگدانان خەڵک فەرز کراوە لەسەری جگەلەوەی کە دیزاین و تەزویر و شتی خۆیشیانەکرێ بەڵام ئەمانە یعنی دوو ڕوودا دوو شوێنی جیە یعنی دوو ڕووداوی جیە بەڵام دوو مامەڵەی یەکسان کرا یعنی دوو هێزی جیا یەمان مامەڵەیان کرد کاتێک بەرژەوەندەکەیان کەوتە خەتەرەوە بۆیە بەرژەوەندی ئەم لێرە کەوتە خەتەرەوە قبوڵی نەکرد و بەرژەوەندی ئەویش لەوەی کە خەڵک نەچێتەوە لێر کەوتە خەتەرەوە قبوڵی نەکرد و بە هەموو جۆرێکی لێدان تۆمەت بەخشینەوە نازانم بە شەڕدانی خەڵک هەمووی بینیمان لە ماوەیەکی کەمی دیاری کراوە یعنی دەسەڵاتی زۆنی سەوز تەحمولیەوەی نەکرد کە وەک چەند ڕۆژێک مانگرتن بوو چەند ڕۆژێکیش لە عربەت بێ ینی هەمووی نەگەیشتەوەی کە نەیتوانیت 48 سعاتی کاملی تێنەپەڕان نەیتوانی تێپەڕێنێ بۆیە ئەمە پێمانەڵێ ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان پشت لە خەڵک ڕوو لە بەرژەوەندی خۆی کارەکە یعنی یەکێتی و پارتی لە کوردستانە نەخەڵک بەلایەنەوە گرنگە نەخەڵک بەلایەنەوە سنتەرە نا بەلایەنەوەی خەڵکی هەرێمی کوردستان بخەنە شوێنێک و خزمەتکەن هیچ لەمانە گرنگ نییە بەرژەوەندەکانی خۆیان لەکوێ بۆ ڕوویان لەوەیە خەڵک زەرەرەکە خەڵک تیاچێ خەڵک چی لێ ئەبینین ئەمڕۆبانەکان لەسەر هەموو شتۆ دەبین یعنی بەرژەوەندی ئابوو یعنی ئەمڕۆ ئێمە هەموو ئێوە ئیعلامەکان لەوەی لە ئیعلام دەرچوو و ژوورە تاریکەکان گەیشتێتە ئیعلامەکان چوار خاڵی سەرەکی یەکێتی لە پارتی هەیەی هیچیان داوای خەڵک نییە هیچیان بۆ خەڵک نییە هیچیان بۆ ئەوە نییە کە خەڵکی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەران ژیانی خەڵک کارەبا سێکتەری تەندروستی پەروەردە چی بەرەو پێشچێ یەکێک بێ لە مەرجەکانەوەیە دەسەڵاتی جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی ئەم زۆنە زیاد بکرێت دەسەڵاتێکی یعنی داواکاریەکی ترەوەیە کە سەرۆک و جێگر بەیەکۆ تەقدیمی کابینە بکەن و ڕابسپێرێن دانەیەکی ترەوەیە کە بۆ نمونە سەرۆکی پەرلەمان هەموو دەسەڵاتەکان بێتەوە لای سەرۆکی پەرلەمان نەچێتە شوێنەکانی تر ینی من نەمبینی بەرژەوەندەکانی پارتی شەر حیزبیەوە بەهەمان شێوە یعنی ئەم دوانەی هیچ کامیان لە هیچ کامیان باشتر نیە یعنی هیچ کامیان لە هیچ کامیان باشتر نیە هەردووکیان دوو ڕوو یەک دراون بۆیە بینیمان هەر شتێک کە لە بەرژەوەندی ئەوان داوان هەمان مامەڵەی وەکو یەکی لەگەڵ کاکتۆر زاناویش خێربەی سوپاسیان بەدەبوون دەکەم بەڕێزیش بەشدار بووی لەو خۆپیشاندان و ناڕەزایەتەنەی کردماوەی ڕابردووە تا لەوەی عربەتوانە دەستگیریش کرابوون لێکەوتەی هەبوو ئەو خەباتە مەدەنیە یاخودەوە ماوەیەکیش ڕۆشتن بۆ بەغدا لە دادگای فدراڵی ئەو خەباتە مەدەنی کە مامۆستا و فەرمانبەری ناڕازی کاریگەری هەبووە لە هیچ جوڕەکان لەسەر دەسەڵاتدارانی هەرێم لە ڕووی موچە لە ڕووی حکومڕانی زۆر سپاس کاک حەکیم بۆ ئەم بەرنامەیە و بەخێراتنی میوانە بە ڕێزەکانی شەگەم ئەگەر باز لە کاریگەریەکانی بکەین من لێەوە دەست پێکەم کە ناوی دادگای فدرالی تێنا بە دڵنیاییەوە بڕیارەکەی دادگای فدرالی یەکێک بوو لە دەرئەنجامەکانی لە پاڵ تۆمارکردنی سکاڵاکە لەلایەن دەستگای ستاندارد و یەکگرتووی ئیسلامیەوە کە ئەو یەکێک لە سکاڵا تۆمارکەرەکان هەر ئەندامی ئەنجومنی سەرتاسەری مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازیە و نوێنەری ئەم گروپەیە لە هەولێر مامۆسا حەیدەر جا ئەتوانم بڵێم یەکێک لە دەرەنجامەکانی بڕیارەکەی دادگای فدرالی بوو لێرە ئەتوانم نمونەیەک بە سکاڵایەک بێنمەوە لە لوبنان کە داواکاری گشتی سکاڵای لەسەر خۆپیشاندەران تۆمار کردبوو ببورن لە کۆتاییە دادوەرەکە لە بەرژەوەندی خۆپیشاندەرەکان بڕیاری داوتی لەبەرەوەی من بە ناوی گەلەوە ئەم بڕیارە ئەخوێنمەوە و لەبەرەوەی خۆپیشاندەران نوێنەرایەتی گەلەکەن و بەرگری لە مافەکانی گەلەکەن بۆیە سکاڵای داواکاری گشتی ڕەت کردەوە
ئێمە لەگەڵ دەرچوونی سکاڵاکەیە ئەمەمان وەکو نمونەیەک بڵاو کردەوە کە داواکاریەکی جەماوەری هەبوو کە موچە خۆرانی هەرێمی کوردستان بخرێتە سەر بانکە فتراڵیەکان و ڕزگار بکرێ لە دەسەڵاتدارانی هەرێم کە بە بەرنامە بەشێکی ئەبەن بۆیە ئەتوانم بڵێم ئەمە دوانمونە بوو لە دەرەنجامەکانی ئەو خەباتە مەدەنیەی کە هەیە لەوانەیە ئەگەر سەیری نمونەیەکی دوورتر بکەین کە زۆر دوور نییە ساڵی 2010 بوو ئەویش لە کاتی دانانی خێمەکان بوو لە بەردەم دادگای سلێمانی ئەوە بوو دوای 11 ڕۆژ دەسەڵات ناچار بوو من ناوی نانێم حکوومەت من ناوێنێم دەسەڵات ناچار بوو کە ڕێژەی لێبڕینەکە لە سا 75ەوە دابەزێنێ بۆ لە سا 20 یان لە سا 25 بەپێی پلەی فەرمانبەرەکان بەڵێ فشارەکان لە ڕابردووە کاریگەری هەبووە بەڵام دەسەڵات ئەگەر بگەڕێمەوە بۆ فۆرمە سەرەکیەکانی دەسەڵات کە سێ جۆرە دیموکراسی خۆسەپێن دەسەڵاتی تاڵانکار سەوەریم لە کامیانە ئەو بەپێی خوێندنەوەکانی ئێمە لە جۆری سێهەمیانە ئەگەر گوێ لە دروشمە سەرەکیەکەی خۆپیشاندەرانیش بگرین ئەندازیاری تاڵانی بەڵێ ئەندازیاری تاڵانی بەرزانی و تاڵەوانی تاوان ئەمە دروشمێکی سادەیە بەڵام کاکی بوو لە دروشمەکان ئەمە یەکێکە ئەتوانم بڵێم لە زیاترین دروشم کە وتراوەتەوە لەوەی عربەت نەخێر لەم ساڵانەی کۆتاییە چونکە هاوڵاتیش هەستی پێەکە یانکەی گەندەڵێکە لە ئاسی هەرە باڵانەیە بۆی دروشمە بەرزکراوەتەوە بەڵێ بەدڵنیاییەوە ینی خەڵکی ئێمە وشیارە هەندێک جار قسە لە سەرواکرێکە خەڵکی ئێمە وشیاری کەمە بەڵام ئەمە باشترین بەڵگەی وشیاری کۆمەلگای ئێبێ یعنی کاتێک چیتە ناو سەرچاوە نێودەوڵەتیەکانەوە و سەرچاوە زانستیەکانەوە ئەڵێ هەرێمی کوردستان لەلایەنی کێتی و پارتی و لە ناو ئەوانیشە لەلایەن هەردوو بنەماڵە و ئەو تۆڕە بەرژەوەندیانی پێیانەوە گرێدراون تاڵان نەکرێ بەڵام سیرەکەی هاوڵاتیەکی ئاسایی ئەم دروشمەی داناوە یان دەست دەسەڵات کوانێ داهاتی وڵات بۆیە کە ئەچیتە سەرچاوەکانیشەوە بە هەمان شێوە هەر قسە لەسەر هەمان فاکتەرەکە باش مەزوت ئەوەی هەرێم لە جۆری دەسەڵاتی دیموکراسیە خۆسەپێن تاڵانکار بەڵێ پێشتریش لەسەر تاڵانکاری دەسەڵاتی تاڵانکاری بەڕێز برچون و توێژینەوە کرده بوو بەڵێ ڕوانگەیەکەوە بڵێن هەر مەوەست داهاتێ خۆ لە ڕوانگەی تریشەوە دەسەڵاتێکی تاڵانکاری لە ڕوانگەی هەموو شتێکەوە بۆ نمونە مامۆستا عومەر باسی ئەوەی کرد کە چۆن هەموو ڕێکخراوەکان بە حیزبی کراوەنی کۆمەلگای مەدەنی بۆیە کاریگەریان نییە بۆیە لە دەسەڵاتی تاڵانکارە نەک تەنها کۆمەلگای مەدەنی بەڵکو ئەڵێ کۆی دامەزراوەکانی فەرمانڕەوایەتی یان حکومڕانی لە ناوەڕۆکەکانیان بەتاڵەکرێتەوە یعنی تۆ سەیری پەرلەمانکە سەیری دەستگای دادوەریکە سەیری خوێندنی باڵاکە بە دڵنیایی ئەگەر ئەم دامەزراوانە ئیشی خۆیان کردایە واقعی هەرێمی کوردستان ناگەیشت بمڕۆ تەنانەت خانەکانی بیری لێکۆڵینەوە لە جیهانیشا زۆر جەخت لەواکەنەوە کە دەسەڵاتی تاڵانکەر نەک بۆ وڵاتەکانی خۆیان بەڵکو مەترسی نیشتیمانیە مەترسیە کە بۆ ئاسایشی نیشتیمانی ئەوانیش ئەگەر بۆ ئەوان بەو هەموو توانایەوە وڵاتانی زلهێز ڕاست بێ بۆ ئێمە مەترسیەکە نەتەوایەتیشە یعنی ئێستا و دەسەڵاتە جگەلەوەی کە تاڵانکارە بەڕێز پێناسی لە ڕووی داهاتەوە بۆ ئەمنی قەومی خۆشمان هەر خەتەرێکی گەورەیە بەڵێ چونکە ئەگەر سیرکەین درۆنەکانیان لە براکانی ئێمایەن بە چاوساغی خۆمان بێ ئەوەی بتوانین بەرگریان لێ بکەین یعنی ئەو توانە مرۆیی و داراییەی کە لە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستانە بووە ئەبوایە ئێمە ئێستا پشت بووینایە بۆ پارچەکانی تر بەڵام بەداخەوە ئێمە فاکتەرێکین بۆ لاوازکردنی باش ئەوانیش باش مامەڵی بەڕێزیشی دەستگیر کرابێ وشەوە بەڵێ مامەڵی پارتیویکێتی یەک شتە لەگەڵ خۆپیشاندا بە دڵنیاییەوە من ڕۆژێک پێش ئەوە یان دوو ڕۆژ پێش ئەوە سەردانی لایەنە سیاسیەکانمان کرد لە با بڵین لەبارەکەی حیزبی شیوعی کە سەردانمان کردن بۆ ئەوەی بەشدار بن لەگەڵمانەوەکو کە عومەر باسی کرد کە ئەبێ لە لێوان هێزە ئۆپۆزیسیۆنەکان و کۆمەلگای مەدەنی هەماهەنگی هەبێ چونکە دەسەڵاتەکە تا ڕادەیەکی بەرزترین ئاستی گەندەڵیە کە تاڵانکاریە گەروانە بێ دەرەقەتی نایی سەرچاوەکانی شەڕواڵێت هەماهەنگیەک هەبێ ئەڵێ ئەبێ هەماهەنگی هەبێ ئەنجا لەوانەشە سەرکەوتوو نەبی بۆیە ئێمە پێش ئەنجامدانی چالاکیەکە سەردانی لایەنە سیاسیە سەرەکیەکانی ئۆپۆزیسیۆنمان کرد
لەوێ پەیامنێرێکی عەرەبی لێبوو لە بارگای حیزبی شیوعی چاوپێکەوتنی لەگەڵا کردم وتی چی پێشبینیەکەی ئەمانی شەروەک و پارتی مامەڵەتان لەگەڵاکەن وتم بە دڵنیاییەوە لەبەرەوەی دەسەڵاتی تاڵانکارد و فۆرمی هەیە یان هاوپەیمانێتیە وەکو کە زۆر جار هاوپەیمانەتی دروستەکەن یان ڕکابەریە جا ئەمان لە هەر حاڵەتێکا بوو بن هەر تاڵانکاریەکەیان کردووە ئێستا لە سەراسی حکومڕانی هاوپەیمانەتی گەندەڵکارانیش دەبینی بەڵێ بەتەکیید ئەمان کە هاوپەیمانەتی دروستەکەن یان حکوومەتی هاوپەیمانی پێگەێنن هەر تاڵانیەکەن و ئەگەر دوو ئیدارەیەکەش بێ هەر تاڵانیەکەن جاویستم یەک خاڵ ئیزاف باشە تاوان من وتم بەڵێ من چاوەڕوانەکەین کە مامەڵەکان هەروەکو دێگەڵە بێ و پارێ ئێمە ئەزمونمان هەیە کە ویستمان بڕۆین بۆ دەباشان ئەوە بوو نەکەر هێزیان بەکارهێنا بەڵکو پێش دەستپێکردنی خۆپیشاندانەکە کۆمەڵێک لە هاوڕەکانمان ئەوانەی کە ڕێخەری خۆپیشاندانەکان بوون لە ماڵەوە و لە خاڵی دەستپێکی خۆپیشاندانەکان دەستگیر کران بۆیە سەرچاوەکان ئەڵێن یەکێک لەو سێ فاکتەر هەیە دوایی باسی دوانە دیکریەکەین یەکێک لەو هۆکارانەی کەواکە ئەمان سەرکەوتوو بن لە تاڵانکاریە کۆنتترۆلکردنی هێزە چەکدارەکانە بۆیە سەیرەکەی بەبەردەوام حەڤەی شوبات ئەوە ئێستا لە دێگەڵە نوێی شوباتی هاتە سەر و لە هەربەت 24 شوباتی هاتە سەر هەمیشە هێزێکی لە ڕادەبەدەر بەکاردێ بۆ سەرکەوتکردنی ناڕزایەتیەکان و بۆ وەڵام نەدانەوەی داواکاری سپاس دەکەم مامۆستا عومەر سەبارەت بەوەی کە خەڵکێک بێومێت بۆ لە خەباتی مەدەنی سەر ناکێشێ بۆ شتی دیکە یاخۆ هەر خەباتە مەدەنیەکە دوجار ئەگەر بە پلەمەندیش بێت دەتوانێت سەرکەوتن بەرزبێنێ لارێ بەڵێ ئەگەر سەیری ئەو شێوازی مامەڵەی یەکێتی و پارتی بکەین لەگەڵ خۆپیشاندارەکان لەگەڵ مانگرتنەکان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سیاسی مانای ئەوەیە کە حکومڕانانی هەرێمی کوردستان زۆر لە خەباتی مەدەنی ئەترسێن بەڵێ یعنی بۆ چونکە ئەگەر سەیری کۆمەلگا جیاوازەکان بکەین و سەیری وڵاتانی دەوروبەرمان بکەین ئەو ڕژەمە دیکتاتۆرانەی کە ڕوخان ڕوخانەکانیان بەهۆی چیوە بوو بەهۆی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئۆپۆزیسیۆنی سیاسی و تێکەڵاوبوونی جەماوەر لەگەڵ ئەو ئامانجە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوریانەی کە خەڵک هەیبوو لەبەرەوە ئەوان خاڵی لاوازیان لە خەباتی مەدەنی و کۆمەلگەی مەدەنیایە لەبەرەوە هەر لەسەر ئاستی جیهان ئێستا خەباتی مەدەنی برێوێکی زۆری پیا کردووە کۆمەلگەی مەدەنی کۆمەلگەی نێودەوڵەتی پشتیوانیەکە و یەکێتی ئەوروپا و هێزەکانی دەرەوە پشتیوانی لە خەباتی مەدەنیەکە لەبەر ئەوە تاکە ڕێگەی ڕزگاربوونی ئەم کۆمەلگایەنە لە دەستی ستەمکاری سیاسی و گەندەڵی باشترین ڕێگەی خەباتی مەدەنیە بۆ دەڕوخێن پارتیەکەتی بۆ لا دەبرێت خەباتی مەدەنی چەوە ناڕزایەتەکە بێ کلاس خەباتی پەرلەمانی بێ ئێمە گرفتەکەمان لەبەر ئەوەیە کە خەباتی مەدەنیمان نییە و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیمان نییە و ئۆپۆزیسیۆنی سیاسیش وەکو حقیقەتێک ڕۆڵی کاریگەری خۆی نابینێ من پێم وایە هەموو تاوانەکە لەسەر یەکێتی و پارتی نییە بەشێکی تاوانەکە لەسەر ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ئۆپۆزیسیۆنی سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ چونکە ئێستا بۆ نمونە ئێمە هەڵبژاردنەکەی تورکیامان بینی هاوپەیمانەتێکی گەوری ئۆپۆزیسیۆنی و کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوەکان لە دژی حکومڕانانی تورکیا دروست بوو لەبەرەوە دەنگێکی وایان کۆ کردەوە یعنی زۆر بە ڕێژەیەکی کەم دەسەڵات توانی بیباتەوە ئەگەر لە هەرێمی کوردستانیشە بۆ نمونە لەو هەڵبژاردنەی پێشووە ئەگەر ئەم پارتە ئۆپۆزیسیۆنانە هاوپەیمانەتێکی سیاسیان هەبوایە پامانگیان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیە هەیە و ببوونایە جێگەی هیوای ئەو دانگە ناڕازیانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە من پێم وایە یەکێتی و پارتی نانەتوانی سەرکەوتن بەدەست بێنێت تکری مامەڵی لەگەڵا بکرێت ئەوە گرفتەکەی نەبوونی متمانە ئەمە گرفتەکە لەمە نەبوونی متمانە لە لایەنەکە ئۆپۆزیسیۆن ینی خەڵکێکە ئێستا ئیشی هەموو ئیشەوەی کە پەلاماری لایەنەکانی ئۆپۆزیسیۆندا لە پەیزە سێبرەکانی بەچەپ و ڕاست هاوپەیمانەکەڵەمان دەکەیت پەلاماری مامۆستا ئەوە ژێکێکە لە گرفتەکان یعنی حکومڕانانی یەکێتی و پارتی وەکوتم چۆن کۆنتترۆلی زۆرینەی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیان کردووە و میدیای ئازادیان ئێستا خستۆتە لاوازترین حاڵەتی خۆی ئێمە جارانی پێشوو یعنی لە ساڵانی پێشووە ڕۆژنامەی ئاوێنەمان هەبوو ڕۆژنامەی هاوڵاتیمان هەبوو هەندێک ڕۆژنامەی ئازادمان هەبوو هەندێک پەیجی ئازادمان هەبوو هەندێک نووسەری بوێر و ئازا و ڕۆشنبیری باشە بوو ئێستامانە لەکوێن
وانە لەبەر ئەوە ئێستا میدیای ئازادیش لە نزمترین ئاسیاتی لە کاتێکە ئەمریکێکە لە پێکەنەرەکانی کۆمەڵگەی مەدەنی و بواری دیموکراسی و بیرروڕای ئازاد لە هەمان کاتا پەلیان کێشاوە بۆ ناو ئۆپۆزیسیۆنیش یعنی لە ناو ئۆپۆزیسیۆنیشە ئەوان چۆن بوارە حکومڕانیەکان داگیر کردووە لە بوارە ئۆپۆزیسیۆنەکەشە یعنی پێگەی وایان دروست کردووە کە پێگە ئۆپۆزیسیۆن بوونەکەش کۆنتترۆل بکەن و لاواز بکەن و نەهێڵن ببێتە مەترسی بۆ سەر حکومڕانی ئەوان بۆ چکە ئێستا یعنی لەوانەیە هێزی ئۆپۆزیسیۆن هەبێ پێی بڵێ هاوپەیمانەتێک لەگەڵ هێزەکانی تر دروستکە کۆبوونەوەیەک لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دروستکە هاوپەیمانەتێک دروستکەن بۆ هەڵبژاردن لە هیچ شتێ لەمانەیە لەگەڵتانە زۆر جار بۆ لێدانی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تر خۆی میدیاکەی هێزەکەی سەرۆکی بزوتنەوە سیاسیەکەی بەکارهێنێ بۆ دژایەتیکردن و ناکۆکی دروستکردن لە ناو هێزەکانی ئۆپۆزیسیۆن لاوازکردنی کۆمەڵگەی مەدەنی یعنی وەکەوەی ئۆپۆزیسیۆنی سێبەریشمان هەیە یعنی ئەم ئۆپۆزیسیۆنە سێبەرە ڕێگە لەوە ئەگرێکە ئۆپۆزیسیۆنێکی کارا دروست بێ ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە دروست بێ و بە جۆرێکیش پشتیوانی لەکەن کە نەدادگاکان محاکەمەیەەکە و نە دژایەتێکی ئەوتۆیەکەن و هیچ ڕێگریەکی لەکەن لەبەرەوە ئێمە پێویستمان بە خۆداچوونەوە هەیە و ئۆپۆزیسیۆنی سیاسی ئەبێ جارێکی تر جۆرێک لە فۆرمێکی تر بۆ خۆی دروست کاتەوە پەیوەندێکی تازە داڕێژێتەوە و خۆی وا لێ بکا ببێتە جێگەی هیوای ئەو دانگە ناڕازیانەی کە لە هەرێمی کوردستان هەیە. کاکتۆر بەم خۆز بە ڕێز سەبارەت بە وەڵام نەدانەوەی دەسەڵات ئەو دەسەڵاتانەی کە وەڵامی خەباتی مەدەنی نادانەوە سەرنجامەکەیان چۆن دەبینی و ئێستاش ئێمە وەکو بەڕێزت باس کرد لە بەردەم پێکێنانی کابینەیەکی نوێین ئایا ئەم کابینە نوێ دەتوانێت وەڵامی خواستەڕەواکانی خەڵکی ناڕازی بداتەوە لە بواری موچە بێ خزمەتگوزاری بێ تەوتین بێ دەتوانێت وەڵامیان بداتەوە؟ کاک حەکیم دەسەڵات لە هەرێمی کوردستان هیچ هیوایەکی نییە بۆ جارێتر بەرەو پێشکەوتن و سەرکەوتن یعنی ئێستا بە بڕای من دەسەڵاتی هەرێمی کوردستان یەک نقطەی ماوە پێی بگە ئەویش نقطەی تیاچوونە ئەوانی سەب بەرەو خوارێ ینی هات بەرەو خوارەوە دێن بۆیە ئەوەی کە مێمە باسمان کرد ئەم دەسەڵاتە تەنیا یەک نقطەی لە بیر ماوە لە بەرچاو ماوە کە تیاچوونە بۆیە بۆ ئەم مەبەستە هەموو هەوڵێکەکە هەموو قۆرخکاری و زەبر و زەنجێکەکە بۆ ئەوەی کە چەندێک لە دەسەڵاتەکەی ماوە بتێی پەڕێنێ و چەندێکیش لە خێروبێری ئەم وڵاتە هەیە پڕی یعنی بۆ خۆی بیبا و خەڵکی لێ بێ بشکە ئێمە زین ێسا ئەمان یعنی بە هیچ تێر ناخۆن یعنی نە بە پارەی نەوتی قاچاق بە نەوتی ئاشکرا نە بە داهاتی ناوخۆ نە بەوەی لە بەغداوە دێنە لەوەی لە خەڵکی وەرەگرن بە باج و خراج و سەرانە و چی و چی ئەمانە بە هیچ تێر ناخۆن بۆ چونکە ئەو نقطەی لێ دیارەکە کۆتاییە چونکە ئێمانە ئێستا تەنیا ئەوەیان ماوە ئێستا بۆیە ئەمانە ناتوانن ببنە ئەو عقلیەتە بۆ خۆیان دروستکەن کە وەڵامی خەڵکی بدەنەوە وەڵامی ناڕزایەکان بدەنەوە خۆ ئەمانە هەر ئەندامەکانی خۆشیان یعنی ئەوەی کە خەڵک ئێستا وەزعی ناخۆشە بەشێکی باشی لە ئەندامەکانی ئەوانیش بە هەمان شێوە ناخۆشە یعنی خۆ ئەندامەکانی ئەوان هەر هەمویان لە تەبەقەی زۆر باڵای خۆشگوزەرانیان نین هەیە لە ئەوان لە وەزعێکی زۆر خراپە کە خزمەتکاری ئەوانە بۆیە لەم ماوەی کاتی خۆ پیشاندانەکان قسەی زۆرە کرایەکێک لەوانەی کە سەرنجی بنی ڕاکێشا بریتی بوو لەوەی کە کەسێکی چەک بەدەست کە ڕێز و احترامم بۆ هەیە کە ڕۆڵەیەکی ئەم نیشتیبانەیە بێت پشگیری بەسکی برسی پشگیری لە تێرێ بکە کە تێرەکە لەسەر حسابی ئەم تێر بووە لەسەر پارەی ئەم لەسەر قوتی ئەم لەسەر چەسانەوەی ئەم خۆی بۆتە ملیارلێر و ملیۆنێر و چی وچی لە هەرێمی کوردستان تااقەتی نییە بۆی کە بیزنس کات چۆتە دەرەوە دێت کەسێکی ئەم پارێزگاری لەیەکە پارێزگاری لە مانەوەیەکە پارێزگاری لە سیادەیەکە پارێزگاری لە یعنی قیەمەکانیەکە ئەمە بەڕاستی کاک حەکیم ئەمانە بۆچوونی بە لە هەرێم گەندەڵ کار ینی دادگای لە پشت بێ هێزی چەکداری لە پشت بێ پەرلەمان و حکومەت هەمووی لە پشتە
ئەوەی کە گەندەڵ کاک حەکیم لە سەرەتا باسم کرد ئەمانە بە وەک جەنابی دکتۆریش باسی کرد یەکێک لەو مۆدیلانی ئەم دەسەڵاتایانە ئەمانە هەموو شتێکیان بە زەبروزەنگ کردووەتە ڕووی خۆیان ئێمە تازەترین نمونە بینیمان دوو مانگ لەمەوە پێش سێ مانگ یعنی بەشارە سەدبان بینی لە هەڵبژارنەکان لە سەدانەوەت و پێنج و بەرەو سەریێنا بەس کە وەزعەکەی لێ تێکچوو لە ماوەی کەمتر لە 15 ڕۆژە لە هەموو وڵاتوە دەرنرا ئێسەیش کەس یعنی چارەنووسەکەی ئەوەیە کە خۆی و خێزانەکەی ڕۆیشتونە هەرچی شتە شخصیەکانیشە لە ماڵەکەیە بەجێهێشت ئەم دەسەڵاتێژ ئەگەر فریای خۆی نەکەوێ ئەگەر نێتەوە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان ئاژ نەبێتەوە هەمانە و خەڵکەی کە ئەمی هێنایەوە سەر حکم بۆی ئەم دەسەڵاتە بیری بێ ئەمان قەت ناگەنە ئەوەی کە لەو گۆڕ سەدام کە خەڵکی هەرێمی کوردستان بە ڕاپەڕین لە ناویان برد ئەمان ناگەنە ئەوەی کە ئەو دەسەڵاتی کە ئەوەی بوو پشگیریەکی تەواو و دیکتاتۆریەکی لە سەداسەتی هەبوو ناتوانن یعنی ناگەنەوە بۆیە زۆر ئاسانم خەڵکە لە ناویان بە بەڵام کات ڕەنگە کاتەکە چەندێکی ما بێ بەبەریەوە ڕەنگە خەڵکی هەرێمی کوردستان زۆر بە ئینساف بێ یعنی زۆر ینی خەڵکێکی دڵساف بێ بەوەی کە ئەمانە ڕۆڵی ئەم وڵاتەن با لە ناونەچن با هاوکار ماوەیەکیان بینێ بەڵام دیارە ئەمان نەخۆیانیانەوێ نەخەڵکیانەوێت بەلایشیانەوە گرنگ نییە چی باش هاوڕێک کاکتۆر ئێستا بڵێن گەندەڵکار لە کوردستان حکومەت بەکاردێنێ ئەوەی کە لە هەڕەمی دەسەڵات هێزی چەکدار دادگە هەموو شتێک لە بەرژەوەندی خۆی بەکاردێنێ بە دڵنیایی بەکاری دێنێ خۆ ئێمە زانین ئێستا بۆ نمونە ئەم هێزی چەکداری هێنا بە ماوەیەکی زۆر کەم لە عربەت بینیمان لە ماوەی لە سعات 9 شەو بۆ 11 و 12 شەو بینیمان یعنی چی خوڵقان یعنی پەلاماری ماوەسای ئەم وڵاتە کە پەروەردەکارە پەلاماری خەڵکی فەرمانبەر کە خزمەتی وڵاتەکە پەلاماری ماوەسای زانکۆ خەڵکی خاوەن شادە خەڵکی زەحمەت چێش خەباتکاری ئەم وڵاتیدا یعنی بەبێ ئەوەی بزانێ ئەمانە چێن ئەمانە و کەسانن کە دەرس بە ڕۆڵەکانی ئەوانەڵێن بە خزم و کەسوکارەکانی ئەوانەڵێن ئەمانە ئەوانن کە دەستیان لە بینایە وڵاتە هەیە پەلاماریدا بۆی ئەمانە هێزی سەربازی بەکارهێنن بیریمان لە دادگا لە هەرێمی کوردستان چۆن دادگا خرا خزمەتی یەک شەخص کە سەرۆکی حکوومەت بوو کۆمەڵێکی زۆر خەڵکی ناڕازی خستە ناو زیندانەکان وە زیندانەکانی لێتوندکردن و بە تاوانی جیاجیا هات خۆی لە هەرێمی کوردستان نۆکەرایەتی بۆ هەرچی شوێنی دنیاە کا بەڵام دێ خەڵکە خاتە زیندان ئەڵێ وەڵا کاری بۆ وڵاتێک کردووە لە هەمان کاتا وڵاتەکە لە عمقی دەسەڵاتی خۆیان هەیە بۆ خۆی زۆر ئاسایە بەس بۆ خەڵکێک بۆیە ئەمانە چ دادگا چ یاسا چ هێزی سەربازی چه هەرچیان بێ ئەی خەنە خزمەتەوەی کە ئەو بەرژەوەندی گڵاوی کە هەیەە خزمەت بە توێژێکی زۆر کەمی خۆیان بەس ئێستێمە لە بەردەم کابینی نوێشین دەتوانن هیچ بکەن چونکە کابینەکەی پێشوش کارنامەکە وەسفێکی زۆر کرا ویتان کارنامەیە کە نمونەی نییە بەڵام 5 ساڵی ڕابردوومان بینی ئێستش کە سەربەنی پێکێنانی حکوومەتین دەڵێن ڕێکەوتنێکی نوێ واژۆ دەکەن لەسەر حسابی کردووە خەڵک بێت ئەو ڕێکەوتنەگەر ناوی بنین ڕێکەوتنێکی استراتیزی تازە لە بینی پارتیویشتی ڕێکەوتن لەم هەرێمی کوردستان ڕێکەوتنەوەیە کە بەشەکەی ئەم چەنەوەی ئەو چەنە هی کامیان زۆرترە لە هی کامیان و ئایا کامیان قوبوڵێکا بەشەکەی ئەو بە چەند لێ هەڵسێەوەیش چەند لێ دەرچێ ئەمەیە ڕێکەوتن بۆ خەڵک نییە یعنی دەسەڵات ئەم دوو پارتە سیاسێ دەسەڵات دارایی کە بە شێوەیەکی یعنی ئیرادەی خەڵک نییە لەوەی کە ئەوان بەدەستیانێناوە ئەمان لە 2014 بەم دیوا گوڵۆڵی حکومڕانیان بۆ خوارەوە دێت یعنی بۆ خوارەوە دێ ئەوەی کە مامۆستا عومەر باسی کرد و ترسی لە خەباتی مەدەنیە لە کۆمەڵگەی مەدەنی هەیە فعلا ترسی لێ هەیە ترسی لێی نەبووە یعنی یعنی ترسی لێی نەبووە بەرگەیەوەی ئەگەر خەڵکێکی هەرێمی کوردستان بە کوردی قسەکە بچێتە هەولێر پارێزگار بێ پێشوازی لێ بکە لە جیاتەوەی کە بە ناشرینی جواب بداتەوە ترسیەوەی نەبووە قەیچێکا ڕێگەی عربەت با دوومان بگیرایە بەڵام ئەمانە دنیا ینی ئەوەیان هەیە ترسێکیان هەیە و ترسەکە بەو داخەوە سەرنێنەوە سپاس دەکەم کاکتۆر ئەگەر شتێکت ما بێ لە سەردەسەڵاتی تاڵانکار بازیەوەت کرد کە بۆ نمونە هێزی چەکدار بەکاردێنرێ جا بۆ سەرکردی خۆپیشاندانە بۆ تاڵانی سنوورەکانە بەکاری دێن
قۆناغی داهاتووی ناڕزایەتەکانیش دیارە ئێستا بینیمان ئەوەی ئەلبەت سەرکوت کرا کە بەڵۆی سیدا ناڕزایەتێکی دیکە سەر هەڵداتەوە ئەگەر پێشتر مانگرتن بوو بایکۆت بێ قۆناغێکی نوێ دەست پێ دەکاتەوە یان وەستانێک هەیە پێش قۆناغی نوێیەکە هەر تەکیدەن بۆ وتەکانی کاک دکتۆر و مامۆستا عومەریش تاوان بێجگە لە یەکێک لە سەرچاوە سەرەکیەکان کتێبێکە بە دانیشانی دزەکانی دەوڵەت بۆچی گەندەڵی مەترسیە بۆ سەقامگیری جیهانی هی سارەشای زەنووسەرێکی ئەمریکیە تاوان ئەو باسی ئەو سێکۆڵەکەی کردووە کەواکە تاڵانکاری لەو وڵاتەیە بەردەوام بێ یەکەم بەکارهێنانی هێزی چەکدارە دووهەم ڕوودکردنەوەی دادگاکانە لە بەدواداچوونی ئەو سکاڵایەنەی کە لەو پێناوایە کە سنوورێک دانێ بۆ ئەم تاڵانکاریانە یعنی ئێمە بەپێی ئەو بەدواداچوونەی کردومانە گوایە نووسراوی نهێنی هەیە بۆ دادوەرەکان کە ئەو سکاڵایەنەی لە دژی حکوومەت تۆمار ئەکرێ بەدواداچوون بۆ نەکرێ یان بمرێنرێ و ئەتوانین یەکێک لەو بەڵگانەی زیندوانەی کە لە بەتاڵکردنەوەی دەستگای دادوەری بێ کشانەوەی دادوەرەکەی پارتیە دوای بڕیارەکەی کە تایبەت بوو بە ڕێخستنەوەی سیستمی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە و بڕیاری تاوتین لە کاتێکە ئەم دوو بڕیارە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرایە ئەیتوانی هەردوو ژیانی سیاسی و دارایی بۆ لە نەتیجەشە ئابووری هەرێمی کوردستان ڕێک خاتەوە بەڵام هەوڵی ئەوە دراکە هەردوو بڕیارەکە یەکێکیان گۆڕانکاری تیاکرا و یەکێکیان تا ئێستا پەک خراوە و خۆشی سەرچاوەکان باسی ئەوەکە کە ئەڵێ دەسەڵاتی تاڵانکەر ئەتوانێ ئەو هەوڵانەی کە ئەدرێ بۆ یان لابردنی لە دەسەڵاتە یان ئەو مافانی کە ئەتوێ بە دەستی بێنیتەوە پێچوانەی کاتەوە چونکە ئەڵێ پشت بە تۆڕێکی ڕێکدا کوتراوی ناوخۆی و نێودوڵەتی ئەبەستێ بۆ ئەوەی هاوڵاتیان نەگەن بە مافەکانی خۆیان و ئەم لەسەر تاڵانکردنەکەی بەردەوام بێ جا ئەم هێزی چەکدار دەستگای داتوەری خاڵی سێهەم ئەڵێ مەترسیدارترین خاڵ ئەوەیە کە کاتێک لە ڕێی پەرلەمانەوە ڕەوایەتی ئەیە بە تاڵانکاریەکان لەوادێ باشترین نمونە ئێمە باسی سەرەتایی دەست بەکاربوونی ئەم کابینەیە بکەین کە لەسەر نووسینێکی یان لەسەر لێدوانێکی کاکسۆران کە پەرلەمانی ئەندام پەرلەمانی ئێوەیە با بڵێن لە جیاتی ئەوەی لە جیاتی ئەوەی پەرلەمان بەڵێ ئەبوایە لەسەر بنەمای لێدوانەکانی ئەو یان نووسینەکانی ئەو پەرلەمان بانگهێشتی مەسرور بەرزانی بکردایە بۆ لێپرسینەوە بەڵام پارێزبندیان لە سۆران عومەر سەنەوە بۆیە ئەمە سێ کۆڵەکەی سەرەکیە کە پشتی پێبەستووە دەسەڵاتی تاڵانکەر بۆمانەوە و بۆ بەردەوامی لە تاڵانکاریەکانی سەبارەت بە هەنگاوەکانی بەنگاوی داهاتوو بڵێن ئەو ڕاستی بێ ئێمە ینی بۆ یەکەم جارە کە لەبەرەوەی لە ڕابردووە زۆر قسە لەسەر ئەوە کراوە کە حیزبی سیاسی نابێ سواری شەپۆلی ناڕەزایەتی بێ ئەمە ئەندام پەرلەمانە نابێت لە ناڕەزایەتیا بەشدار بێ ئەمانە کاریگەری هەبوو لەسەر هەندێک لەو هاوڕێیانەی کە بەشدارمون لە ناڕەزایەتیەکانە لە کاتێکە سەرچاوە زانستیەکان باسی ئەوەکەن بۆ گۆڕانکاری لە دەسەڵاتە تاڵانکەرەکانە ئەبێ هاوپەیمانێتیەک لە نێوان تاکیدەن بۆ قسەیەکەی کە مامۆستا عومەر ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە وە کۆمەڵگای مەدەنی دروست بێ ئەنجا لەگەڵ ئەوەشە ئەڵێ پێویستی بە پاڵپشتی نێودەوڵەتیش هەیە تاوەکو هەوڵەکان سەرکەوتوو بێ لە گۆڕانکاریە چونکە ئەڵێ لە دەسەڵاتی تاڵانکارە فرەیەکی درۆینە دروستەکرێ بۆ ئەوەی لە کاتی هەڵبژاردنە ڕەوایەتی نوێکردنەوەی خۆی بات لەبەرەوە پێویستی بە کۆدەنگیەک یان هاوپایمانەتیەکی مەدەنی و سیاسی ئۆپۆزیسیۆن هەیە تاوەکو بتوانن سەرکەوتوو بن ئێمە بۆ هەنگاوەکانی داهاتوو توانین بڵێن لەم ماوەی ئەخیرە تا حدێکی زۆر سەرکەوتوو بن کە قەناعەت بە هاوڕێکانمان بکەین کە ئەبێ ئۆپۆزیسیۆنیش ئەبێ بەشدار بێ ئەسڵەن ئەرکی ئەوە کە ئێستا ئەبوایە سەرکردەکانیان لەسەر شەقام بوونایە بەڵام بە حکمی ئەو ناشرینکردنەی کە لە ماوەکانی ڕابردووە ڕوبەڕووی هێزەکانی ئۆپۆزیسیۆن بۆتەوە بۆ نمونە مامۆستا عەلی باپیر کاک نەوشیروان مامۆستا سەلاحەدین ئەمانە هەموو سکاڵایان لەسەر سکاڵای ناشرین لە دادگاکانە و تازەترین نمونە کاک عەلی حەمە ساڵحە لەگەڵ شۆفێرەکەی و دوای ئەو مامۆستا عومەر فەقێ بە هەمان شێوە سکاڵای لەسەر تۆمار کراوە یعنی ئەمانە فاکتەر بوون بۆ ئەوەی کە لە ماوەکانی ڕابردووە
چۆن ئەڵێ سڵەمینەوەیەک لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە هەبێ کە دەتوانن هەنگاوی جددی بنێن لە بەرامبەر ئەو تۆمەتە ناشرینانەی کە لە لایەن دەسەڵاتەوە بۆی دروست کراوە هەر خۆشی لە سەرچاوەکانە واڵێ کە دادگاکان وەکو سەرچاوەیەک بەکارێنن ئیتر ئایا تۆمەتی ناوزڕاندت بێ تۆمەتی نیشتیمانی و نەتەوایەتی بێ تۆمەتی سیخوڕی بێ کە ئەمانە لە ماوەی ڕابردووە دەسەڵات زۆر لێزانانە بەکارێنن زۆر بە کورتی پێ قۆناغی داهاتوش دەست پێ دەکاتەوە ناڕزایەتەکان بە دڵنیایە بەڵام بێ فراوانتر بێ ئینشاڵڵا کاکتۆرەکە زەناوی شتێکت ماوە خۆپشاندنەکان دەبێتە سەرتاسەری وڵای کاک حەکیمە بێتە سەرتاسەری و من ئەو قسەی کاکتەر سەرنجی ڕاکێشام بۆ شتێک کە ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە پشتیوانی ئەو بیری خۆپشاندان و خەباتی ناڕازی و دەنگی ئازاد بووین بۆ میدیای کۆمەڵیش کە جەنابتان کەناڵی ئاسمانی پەیام یعنی زمان حاڵێکی باشی خۆپشاندانەکانی ئەم دوایەی کوردستان بوو چ لە ڕووماڵی دێگەڵە چ لە ڕووماڵی عربەت و تیمەکانیشمان کە ڕوبەڕووی ئەو ناڕەحەتیە بوونەوە بۆیە ئێستا دەسەڵات یعنی ئەوە دەسەڵاتە دێت ئۆپۆسیۆن و خۆپیشاندان و دەنگی ناڕازی لە یەکەکە پێویستە ئەم ئاشکەواییە یان ئەو تێگەیشتنەی کە کاکتۆر باسی کرد دووبارە بێتەوە و هیوادارم و دڵنیایش ئەبێ سەرتاسەری بێ بۆ ئەوەی بتوانین لە دووەک بۆ هەڵەبجە هەمووی بێتە سەر شەقامە و حکومەت بە بڕۆی من خەباتی مەدەنی تاکە ڕێگە چارەیە بۆ ڕزگاربوون لەم دۆخی و تێپەڕاندنیەتی بەڵام ئەبێ ئەم دۆخە پێداچوونەوەی بۆ بکەی بەرنامەی تازەت هەبێ پلانی تازەت هەبێ چالاگوانانی مەدەنی بەڕاستی لەسەر ئەم دۆخی کۆمەڵگەی مەدەنی ئێستا هەنگاوی تازەتریان هەبێ و بتوانن کۆمەڵە سندیکای ڕێکخراوی پیشەیی نوێ بنیاد بنێن بۆ نمونە یەکەتی مامۆستایان تۆ ڕێکخراوێکی ئۆپۆزیسیۆن و ناڕازی مامۆستایان دروست بکەی کە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی مامۆستای ناڕازی بکە و هەروەها پیشە و سندیکاکانی تریش بۆی لە ئەم ڕێگەیەوە بتوانی جارێکی تر خەباتێکی مەدەنی نوێ دروست بکەیت. زۆر سپاس بۆ مامۆستا عومەر عەلی هەروەها دکتۆر بێسم حەمە ساڵح و دکتۆر ئەحمەد ئەمین سوپاسی ئامادەبوونتان دەکەین. سوپاس بۆی بینێرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ.